خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆم بە خۆشحاڵ و بەختەوە دەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز بریتیە لە شکۆی زانست و زانایان لە ئیسلامدا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە پەسن و ستایشی زانست و زانایاندا دەفەرمێ هەر کەسێک ڕێگایەک بگرێتە بەر بە دووی زانستدا بگەڕێ ئەوە خوای گەورە ڕێگاکانی بەهەشتی بۆ ئاسان و مسۆگەر دەکا و فریشتەکانی خوداش لە ئاسمانەکاندا باڵی میهرەبانی و خۆشەویستی بۆ ئەو کەسان ڕادەخەن کە ماندوو عەوداڵی ڕێگای زانستن و هەموو خەڵکی سەرزەوی ستایش و داوای لێخۆشبوونیان بۆ دەکەن تەنانەت ماسی نێو دەریاکان و مێرووی نێو چاڵەکانیش داوای لێخۆشبوون بۆ ئەو کەسانە دەکەن کە بە دووی زانست و زانیاریدا دەگەڕێن. ئەمە گەورەترین گرنگی و پێگەی هەم زانست و هەم زانایان لە ئیسلامدا و هەمیشە زانست و زانیاری مەرهەمی ساڕێژکەری برینەکانی کۆمەڵگە بوون و کۆمەڵگەیان لە دواکەوتووی و خرافیات پاراستووە و زانایان بوونەتە حەکیم و دڵسۆزی کۆمەڵگەکان. لەم بەرنامەیەدا باز لە پێگە و بایەخی زانست و زانایان دەکەین لە ئیسلامدا و باز لە ئەزمموی زانا و پیاوە دانا و پێگەیشتوەکانی کورد دەکەین کە لە وڵاتی کوردەواریەوە چۆن هێندە پێشکەوتوو بوون کە ئەگەر لە پێش زانایانی عەرەب و تورک و فارسەوە نەبن ئەوە هیچیان لەوان کەمتر نییە و باز لە پیاوانێکی ڕێگەی زانست دەکەین وەک مەلای گەورەی کۆیە و مامۆستا سەعیدی نورسی و کاک ئەحمەدی موفتیزادە و مامۆستا ناسری سوبحانی و دکتۆر مستەفا زەڵمی ڕەحمەتی خوایان لێبێ کە چۆن زانست بەرزی کردوونەتەوە و ئەوانیش سەری میلەتی کوردیان بە زانست و عیلمەکەی خۆیان بەرز کردوێتەوە. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا وریات تایر زەڵمی بانگخوازی ئیسلامیم کردووە. زۆر سپاس مامۆستا بۆ ئامادەبوونت. سپاس بۆ ئێوەش بۆ ستافە بەڕێزەش بۆ کامێرەمانەکان زۆر ڕخسانیان بەرنامەیە. مامۆستا زۆر سپاس بۆ جەنابەت و خوای گەورە پاداشتی بەخێر بداتەوە. پێم خۆشە سەرەتا پێناسەیەکی عیلم و زانستمان بۆ بکەی بزانین زانست چییە و ئاینی پیرۆزی ئیسلام چ پێناسەیەکی بۆ ئەم چەمکە داناوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على المبعوث رحمة للعالمين وعلى آله وأصحابه ومن دعا بدعوته وتمسك بشريعته إلى يوم الدين. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. سەرەتا سپاس و دەستخۆشی بۆ جەنابتان بۆ ئوستافە بەڕێزە بۆ کامێرەمانەکان و لێرەشەوە سڵاو و ڕێز و خۆشەویستین بە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەک گوێیان لێمانە چاویان لێمانە متابعەیان بەرنامە ناکەن. ئومێدەوارین کە بتوانین لە میانەی ئەم بەرنامەیەدا کۆمەڵێک زانیاری بەسوود و کەڵک بەگوێی بیسەر و بینەرانماندا بدەین ئینشاءڵڵا. ئەو بابەتەی کە ئەمڕۆ قسە و باسی لەسەرەکەین باسوخواسی لەسەرەکەین بابەتی علم و علەما فەزڵ و گەورەی زانست و زانیاری و پلەپایەی زانایان. بەڕاستی ئیسلامی پیرۆز هیچ شتێکی لە یاد نەکردووە فەرامۆژ نەکردووە و بە تایبەت لە بواری علم و فەزڵی زانایان زۆر بەگرنگیەوە بە ئەهمیەتەوە باسی کردووە. سەرەتا دەمەوێت پێناسەیەکی کوردی علم و زانیاری بکەم کە بەڕاستی علم و زانست وەکو چرایەک وایە کە ئینسان ئەگەر بە ڕێگایەکی تاریکدا بڕوە پێویستی بە چاوساق هەیە پێویستی بە دەلیل هەیە. هەروەکو یەکێک لە عولەمایانە فەرمێ هەر کەسێک بە ڕێگایەکدا بڕوا و دەلیل و چاوساقی نەبێ بەڕاستی گومڕا بێ سەر لێ شێواوە بێ بەو معنایە کە ڕێگا ونەکە. بۆیە علم و زانست و زانیاری بەردی بناغەی پێشکەوتنی هەر کۆمەڵگایەکە. هەر کۆمەڵگایەک خاڵی بێ لە علم و زانست و زانیاری یان علم و زانست و زانیاری کەم بوو بێتەوە تایە ئەوە بێگومان نیشانە و بەڵگە و دلیلی ئەوەیە کە ئەو کۆمەڵگایە بەرەو پێش ناچێت بەردەوام نابێ سەقامگیر نابێ. بۆیە هەمیشە ئینسانەکان پێویستیان بەوە هەیە کە بۆ مانەوەیان لە حیاتە بۆ ئەوەی کە تەقەدم و پێشکەوتن و ببێتە حەزارەتێکی شارستانی باش بەهۆی علم و بەهۆی زانست و زانیاریەوە ئەتوان. بۆیە یەکێک لە عولەمایان ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ هو إدراك حصول الشيء في العقل. هەر شتێک ببێتە مایەی ئەوەی کە ئینسان عقل و فەهم و تێگەیشتن و ژیری فراوانتر بکە ئەمە پێوترێ عقل پێوترێ علم. علم و عقل کە بەڕاستی دووشتی لە یەک ئاوێتن پێویستیان بە یەکتر هەیە. بۆیە علم هەمیشە ئێمە هەر چەمکێک کە باسی یەکەین
کە باسی بەردیەکەی نزمی هەیە، کە باسی ئاسمانەکەی زەوی هەیە، کە باسی ساردەکەی گەرم هەیە، کە باسی علم و زانستەکەی جەهل و نەزانینیش هەیە. علمە بێ بەڕاستی بۆ لابردن و نهێشتنی جەهل و نەزانی و نەفامی بێ. بۆیە هەمیشە علم و زانست هۆکارێکە بۆ ئەوەی کە ژیانی مرۆڤەکان بەرەو بەختەوەری و بەرەو سەعادەت بچێ، ژیانی باشتر و چاکتر بۆ خۆیان مسۆگەر بکەن. علمی شتێکە بەڕاستی ئینسان پێشەوەی کە قسە بکە، پێشەوەی کە هەر کردەوەیەک ئەنجام بدە، پێویستی بەوەیە کە علم و شارەزایی هەبێ. ئیمامی بوخاری فەرمێ العلم قبل القول والعمل، لە پێش قسەکردنەوە و لە پێش کردەوەوە پێویستمان بە زانست و زانیاری هەیە. کەواتە مامۆستا علم و زانیاری یەکێکی دیکەیە لەو نیعمەتانەی کە خوای گەورە بە مرۆڤی داوێ. مرۆڤ وەکۆڵێ زۆر پشت بە خۆی نەبەستێ بڵێ من کەسێکی زانام و کەسێکی ڕۆشنبیر و کەسێکی پێگەشتم. کەواتە علمیش بۆ ڕۆشنکردنەوەی ڕێگەی ژیان، بۆ لابردنی نەزانی و جەهالەت، ئەویش یەکێکی دیکەی لەو نیعمەتانەی کە خوا بە مرۆڤی بەخشیوە. بێگومان کاتێک کە خوای پەروەردگار ئیرادەی خێری بە هەر مرۆڤێک لە مرۆڤەکان هەبوو، ئەوەی خاتە سەر ڕێگای بەدەستهێنانی علم و زانست. وتا كاتب كبيغمبري خوا عليه الصلاة والسلام فمن من يريد الله به خيرا يفقهه في الدين. يعني كاتب كعبد الله كري عباس كموزاي بيغمبري خوا عليه الصلاة والسلام بيغمبري خوا صلى الله عليه وسلم أم دعائي بوكا اللهم فقهه في الدين وعلمه التأويل. خواي برودكار شار زايب كعلم ببخشة وبتواني اللي يقدانو شي كدنو تأويله تفسيري بو قرآن وفرمايشتكاني بيغمبري خوا به بويا براسي قرنجي علم وزانست ئەوەیە کە هیچ کاتێک ئینسان تەنها نییە. یعنی تۆ ئەگەر لە غەریبی و ئاوارەیی دابی، علم و زانستت هەبێ، هاوڵێکی باشت هەیە. لە تەنیایی یابی، ڕەفیق و هاوڵێکی باشت هەیە. بەهۆی علمەوە هەموو ئینسانەکان ئەتوانن بەهۆی علم و زانست و زانیاریەوە لە شەکەوە بڕۆن بەرەوچی بەرەو یەقین. ئەتوانن گومڕایی و سەرلێشێواوی لە جەهل و نەفامی بڕوا بەرەوچی بەڕەو هیدایەت و ڕێڕۆشنکردنەوە. و بەهۆی علمەوە ئینسان خوای پەروەردگارە ناسێ. هەر ئینسانێک زۆر بەچاکی خوای پەروەردگار بناسێ، بەچاکی ژێی پەرستێ. بەهۆی چیەوەیە؟ بەهۆی علم و سەقافە و کەواتە پێگە و گرنگی علم و زانست و زانیاری لە قورئانی پیرۆز و لە شریعەتی ئێمەدا لەکوێدا؟ ئیسلامی پیرۆز چه پێگە و پلەیەکی بە علم بەخشیوە؟ بێگومان علم کۆڵەکەیەکی ئەساسی ژیانی مرۆڤایەتیە. وەکو لە پێناسەکەشا ئیشارەم پێکرد. هەموو کۆمەڵگایەک کە دوایی دێنە سەر ئەوەی کە ئێمە وەکو میلەتی کورد شانازیەکەن بە کەڵە پیاوانێکەوە کە مێژوو ناوی تۆمار کردوون. دواتر چەمکێک لە ژیانیان باسەکەین، بەڵام یەکێک لە کۆڵەکە ئەساسیەکانی بناغەی پتەوکردنی شیرازەی کۆمەڵایەتی و دروستکردنی کۆمەلگایەکی تەندروست بەهۆی علمەوەیە. سەرەتاکەی لە علمەوە دەست پێەکە، چونکە گەر علم و زانست و زانیاری نەبێت پێشکەوتن نابێ، بەرەو پێشچوون نابێ. ئیمامی ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێت لە دنیا سێشتم زۆر خۆشەوێ. لە دنیا سێشتم زۆر خۆشەوێ. یەکێکیان ئەفەرمێت طەلەب العلم في طول الليالي، بەدەستهێنانی علم و زانست لە شەوگارێکی درێژە، لە شەوێکی زۆر درێژە. ئەوانەی پێش ئێمە سەلەفی ئەم ئومەتە، پێشەوایان و بۆ خواسوبحاوان عالمە بەرزەکان هەمیشە هەوڵ و کۆشتیان بۆ بەدەستهێنانی علم بووە. بۆیە ئەفەرمێ بەڕاستی یەکێک لەو شتانی کە بەلامەوە زۆر خۆشەویستە بەدەستهێنانی علمە لە شەوێکی تاریکە، لە شەوێکی ناڕەحەتە، بە دیار چرایەکەوە، بە دیار پڵیتەیەکەوە دانیشتووە کە ئەو کات نەوتیش نەبووە، زەیتیان تێکردەوە، بە دیار دانیشتووە یان نووسیویەتی یا خوێندوێتیەوە. ئەمە بۆچی؟ بۆی علم و سەقافە و تێگەیشتنیان زیاتر بێ. بۆیە بەڕاستی قورئان فەرمایشتەکانی خوا و پێغەمبەری خوا جل جلاله وجل شأنه و پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمیشە گرنگیەکی تایبەتیان داوە بە فەزڵی عولەما. و ئێمە زیاتر مەودای باسەکەمان پێم خۆشە زیاتر باس لە زانایان بکەین کە ئەمڕۆ ئێمە لە نێو کۆمەڵی کوردەواریە چۆن تەعامل لەگەڵ زانایان ناکرێ، ئەرک و مافیان چییە. پێشەوەی بچمە سەرەوە ئەمەوێ باس لەوە بکەم کە قورئانی پیرۆز چۆن باسی زانایانی کردووە. خوای سبحانه وتعالى کە ئەمە شەرەفێکی گەورەیە بۆ زانایان ئەفەرمێ لە سوورەتی آل عیمران شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط. تەماشا بکە خوای پەروەردگار لە دوای ناوی خۆی فریشتەکان ئەهلی علمی باس کردووە. یعنی خوای سبحانه وتعالى ئەفەرمێ خوای سبحانه وتعالى خۆی بڕیاری داوە بێجگە لە خۆی هیچ پەرستراوێکی تر نییە، هیچ شتێکی تر نییە کە شایستەیەوە بێ کە بپەرسترێ. و لە دوای ئەو فریشتەکانی ئیقراریان کردووە، ئیقراری ئەو ڕاستیان کردووە کە بێ خوای پەروەردگار بپەرستێ. و لەگەڵ ئەوانیشە ئەهلی علم و ئەوانەی کە زانست و زانیاریان هەیە و خاوەنی علم و سەقافە و تێگەشتنن ئەوانش بڕیاریان داوە کە ئەبێ خوای پەروەردگار بپەرستێ.
مەبەستەکە لێرە ئەوەیە کە خوای پەروەردگار ناوی خۆی و ناوی فریشتەکان پاشان ناوی عولەمای هێناوە. ئەمە فەزڵ و گەورەیە بۆ عولەمایان. خوای پەروەردگار عولەما و زاناکان وا لێ بکات کە هەمیشە لەسەر سیراط المستەقیم بن، بەو شێوازە بن کە خوای پەروەردگار خۆی دەیەوێ. لە شوێن ترا فەرمێ قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون، ئایا ئەوانەی کە ئەهلی علمن سەقافە و تێگەشتن و زانیاریان هەیە لەگەڵ کەسانێک کە هیچ نازانن وەکو یەکوان، بێگومان لە میزانی عەقڵی مرۆڤیشا وەکو یەک نین. کەسێک کە زۆر زانست و زانیاری هەیە، کەسێک کە هیچی نییە، ئەمە بێگومان بۆ شێوازەیە. و هەروەها بۆ بەرزکردنەوەی پلەپایەیان. ئەمە خوای پەروەردگار لە قورئانە تۆماری کردووە، يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات. خوای پەروەردگار پلەپایی ئەهلی ئیمان، ئەوانەی کە باوەڕدارن، ئەوانەی کە بۆ خوا سڵحاون، ئەوانەی تەقوای خۆیان هەیە، خوای سبحانه وتعالى پلەپاییان بەردەکاتەوە. و لەگەڵ ئەوانیشە ئەهلی علم و ئەوانەی خاوەنی زانست و زانیارین پلەپاییان بەرزەبێتەوە لای خوای گەورە. هەمیشە ئەوانەی کە وەکو لە پێشتریشی شارم پێکرد، هەمیشە ئەوانەی کە زۆر خوا ئەناسن ئەوانە باشترەی پەرستن و لێشی ئەترسن. إنما يخشى الله من عباده العلماء. خوای پەروەردگارە فەرمێ. ولا فرمايشتي پیغمبري صلى الله عليه وسلم حديث صحيح هيك پیغمبري خوا فرمي لروج قيامتا سيتشين وتويش لنيو همو تشين وتويش كان لناو مروفكانا اتوان شفاعت كنت كاب كان يشق لوانا تشيني پیغمبران وبتايبت پیغمبري خومان عليه الصلاه والسلام وباشان اهل علمه امش فضل قوريه كخواي قوريه باهل علمي داوا ولدواء اواني ك شهيد بن لبناي خوا لپێناوی بەرزکردنەوەی کەلیمەی لا إله إلا الله خوێنی خۆیان ڕۆشتووە شەهید بوون، ئەوانش لە ڕۆژی قیامەتە ئەتوانن شەفاعەت و تکا بکەن. بۆیە بە لە ناوچوونی تەواوی مرۆڤەکان علم کۆتایی نایە، بەڵام بە لە ناوچوونی زانایەک لە کۆمەڵگەیەکە لە شوێنێکدا بە نەسی فەرمایشتی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام علم کۆتایی پێ دێت. کەوابوو ئێمە ئەبێ ئەو حقیقەتە بزانین مرۆڤایەتی کۆمەڵگاکان پێویستیان بە پێم خۆشە هەڵوێستەی لەسەر ئەو فەرموودەیە بکەین کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ بۆ نمونە مردنی زانایە مردنی عالەمێکە، یان بۆ نمونە خوای گەورە عیلم ڕاستەخۆ لە نێو پەرتووک و کتێبخانەکانە هەڵناکێشە، بەڵکو بە مردنی عولەماکان عیلم لە نێو کۆمەڵگەکانە نامێنێ. ئەم نەمانی عیلمە بە نەمانی عولەما چ پەیوەندیەکیان بەیەکەوەیە. کاتێک کە عولەمایەک هەزارەها فەقی پێگەیاندووە، هەزارەها کتێبی نووسی و هەزارەها محازەرە و دەرز و وانەی وتۆتەوە و بە تۆمارکراوی ئەسەر لە بەردەستمانایە، ئەم عیلمە بە مردنی ئەم عولەمایە هۆکار چییە کە نامێنێ، پەیوەندی بە چێوە؟ ئێمە هەر بایە خوب پلە و گەورەی زاناکە خۆی ئەگەێنێ کە ئیدی کەسێکی دیکەی ئاوامان بۆ پەیدا نابێتەوە، یام عیلمەکەشی دوای خۆی چ پەیوەندیەکی بەمەوە هەیە کە عیلم بەجێ ماوە لە نێو کتێب و سیدی و تەلەڤیزیۆنەکاندا خۆشی ئەمری هەر ئەمێنێ. و لە کاتێکا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکێک لەو سێوکارەی کە کاتە مای ئەوەی کە مرۆڤ دوای مردنیشی دوعای خێر و سەدەقەی بۆ ئەڕوا ئەوەیە کە شتێکی بەجێهێشت پێ وەکو عیلمێک. پێم خۆشە ئەمە ڕوون بکەیتەوە. بێگومان ئێمە ئەبێ شتێک هەیە، ڕاستیەک هەیە، حاشا هەڵنەگرە هەموو کۆمەڵگایەک لە ناونانی مناڵێکەوە هەتا گاتە کاتی ئەگەر کچ بێ بەشدانی ئەگەر کوڕ بێ ژنهێنانی ئەبێ ئیلا مامۆسایەکی ئاینی ناوی بنێ، ئەبێ ئیلا مامۆسایەکی ئاینی نیکاح و تەلاق تا خستنە نێو قەبرەکەشیەوە، هەتا ئەچێتە ناو قەبرەکەشەوە. کەوابوو لە هەموو قۆناغێک لە دوایەکانی ژیانە کۆمەڵگا پێویستی بە مامۆسای ئاینیە. علم چی لێ بکەم لەناو کۆمپیوتەر و لەناو ئینتەرنێت و لەناو کتێبە؟ بۆیە یعنی سپاسی خوای پەروەردگارەکەین، زانایانێکی زۆر باشمان هەیە ئێمە، بەڵام ڕەنگە هیچ زانایەک نەتوانێت جێگای کەڵەپیاوێک زانایەکی ناوداری تر بگرێتەوە. قسەکە ئەوەیە کاتێککە پێغەمبەری خوا لەبەر ئەمە باسی گرنگی و فەزڵ و گەورەی زانایان ئەمەی فەرمووە، ئەفەرمێ علم کۆتایی پێ نایە بە لا ناوچوونی خەڵکی. هۆکارەکەی چییە؟ ئەگەر زانایەکی ئاینی وەفاتی کرد نەما دنیای بەجێهێشت، ئەو کاتەم علم و سەقافە و تێگەشتنەکە لە نێو لە دووتوێ کتێبەکان و لە ئەنتەرنێت و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لەکوێ هەیە، ئەم علمە ڕۆتە لای کێ؟ ڕۆتە لای کەسێک کە ئەهلی علم نییە. ئەو کاتە خەڵکی پرسیاریان لێکە بە هەڵە وەڵامی دەنەوە، ئەو کاتە خۆشی فەضەل و ئەضەل و حەدیثەکە وا فەرمێ کە ئیمامی بوخاری مسلم ڕوایەتیان کردووە، هەم خۆشی گومڕا بێ و هەم خەڵکیش گومڕاکە. قسەکە لێرەدا ئەوەیە، یعنی بە لە ناوچوونی زانایان. بۆیە لە دواییە لە باسی ئەرک و مافی یان ئەرکی زانایانە باسی ئەەکەین کە بەڕاستی هەر کەسێک کە علم و سەقافە و تێگەشتنی بە پرسیارێک نەبێ باشتر وایە بە نەزانم وەڵام باتەوە تا بە هەڵە وەڵام باتەوە. قسەکە لێرەدا ئەوەیە، بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە فەزڵی زانایانە فەرمێ عولەمایان
وەرەسەی پێغەمبەرانن یعنی میرات لە پێغەمبەرانی بۆیان بجێماوە ئەم میراتەکە بجێماوە میراتی درهم و دینار و پوڵ و پارە نییە ئەی چییە علم و سەقافەت تێگەیشتنە لم يورث دينارا ولا درهما إنما ورث العلم فمن أخذه أخذ بحظ وافر أفرمي پێغەمبەران علم و سەقافەت تێگەیشتن زانیاریان بەجێهێشتووە هەر کەسێک بتوانێت بەشێکی باش لەمە هەڵگرێ بۆ خۆی ئەوە بەڕاستی بەشێکی باشی بەزەدیناوە یان لە فەرمایشتی پێغەمبەر هاتووە عەلەیهی سەڵات وەسەلام ئینسانەکان بە مردنیان کۆتایی بەکار و کردەوەیان دێ بەڵام لە فەزڵی عولەما ئەفەرمێ سێ جۆر لە ئینسانەکان هەتا وەکو قیامەت ئەو کار و کردەوانی کە ئەنجامیان داوە کە کردویانە ئەبێتە مای ئەوەی کە ئەجر و پاداشتیان بۆ ڕوا یەکێک لەوانە سەدەقەی جاریەیە سەدەقەی جاریە کەسێک پردێکی دروست کردووە نەخۆشخانەیەکی دروست کردووە قوتابخانەیەکی دروست کردووە مزگەوتێکی دروست کردووە ڕێگایەکی بۆ خەڵک چاک کردووە یان ئەمە کەسێک کە عالمێک کە خۆی وەفاتی کردووە علمێک لە دوای بەجێماوە هەر بۆ نمونە لە نێو کوردستانی خۆمانە پیاوێکی وەکو مامۆستا عەبدولکەریم مدەڕس خۆی وفاتی کرد و گەڕاوەوە بەلای خوا بەس کۆمەڵێک نووسراوی هەیە مامۆستا ئەحمەدی کاکە مەحموود کە تەفسیرێکی هەیە کە تا ئەو ڕۆژەی قیامەت دێ خەڵک سوود لە تەفسیرەکەی وەرەگرێ وەتەواوی بۆ نمونە کەسێکی وەکو سەیید قوتب تەفسیری فی ظلالی هەیە یان یەکێکتر لەوانە ئەوەیە کە کەسێک مناڵێکی بەجێهێشتووی ئەم مناڵە صالح بێ دوعای خێر بۆ خاوەنەکە تا عیلم ئەتوانین بە کانیەکی زوڵاڵ و سازگاری بشوبێنی هەتا ڕۆژی مردن سوود و قازانجی بۆ هەم خاوەنەکەی لە گۆڕا هەیە هەم بۆ خەڵکیش ئەتوانێت بێتە مای ئاودانی دەرودەشت ماوەی زیندووبوونەوەی دەرودەشتەکان و سوودەی زۆری هەیە بۆ ڕێبوار و ئەو کەسانەی کە تینون بەڵێ بەتاکید ئیمامی ئەحمەدە فەرمێ بەڕاستی خەڵکی وەکو چۆن پێویستیان بە خواردن و خواردنەوەیە یعنی ئینسان ئەگەر چەند ڕۆژێک خواردن و خواردنەوە نەخوا ناژی چەندە پێویستی بە خواردن و خواردنەوەیە ئەولاتر پێویستی بە علم و سەقافەت تێگەیشتنە چونکە لە سەرتاوی شەران پێکرد هۆکارەکانی بەرەو پێشچوونی مرۆڤایەتی علم و سەقافەت تێگەیشتنە ئیمامی عەلیە فەرمێ چی لە قەولێکیا فەرمێ علم زۆر باشترە لە ماڵ چونکە علمە بێتە پاسەوانی تۆ بەس تۆ بێتە پاسەوانی ماڵەکەت زۆر جوانی لێک داوەتەوە و هەروەها ئەفەرمێ علم ئەبێتە حاکم ئەو کەسێک کە حکمی خەڵکیەکە دادگاییەکە بەچیکە بە علم و سەقافەت تێگەشتنیکە ئەی ئەوەی کە محکومە ماڵەکەیە ئەبێتە محکوم ماڵی ئینسانەکە ئەبێتە محکوم بۆیە ماڵ بەچی کەمەکە بە نەفقە لی سەرف پێکەم بێتەوە بەس علم هەتا لێ بەخشی زیاترەکە فەرق و جیاوازیەکانەوەیە و هەروەها فەرمێ بەڕاستی عالمێکی بۆ خوا سڵحاو عالمێک کە عمل بە علمەکەی بکە لە کەسێک کە بە ڕۆژوویە بە ڕۆژە بە شەوە شەو نوێش بکە مجاهید بێ لە پێناوی خوای پەروەردگار فەزڵ و گەورەی زیاترە کەوابوو ئێمە لە هەموو مەرحەلەکانی ژیانمانە پێویستمان بە عالم و زاناکان هەیە پێویستمان بە علم و سەقافەت تێگەیشتن هەیە بۆ بەرەو پێشچوونمان بۆ ڕنگدانەوەی ئەو زانیاری لە نێو تاکەکانی کۆمەڵگادا بەڵێ مامۆستا قورئان و فەرموودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن باسییان لە ئەهلی علم کردووە چۆن وەسف و ستایشی زانایانیان کردووە ئەمە پێشتر باسمان لە بایەخ و پێگەی علم کرد لە نێو قورئان و سونە دەبایسە باز لە هەڵگرانی علم کەین کە پێیان دەگوترێ عولەما و زانایان علەما و زانایان ئیشارەم بۆ یەک دوو ئایەتە کرد کە خوای پەروەردگارە فەرمێ شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولي العلم أولي العلم علماء فرمون أما ريز وشخصيته تقديره كلوقاي زانایان بۆیە خوای گەورە ناوی هێناون یان لە شوێنی ترا مەسەلەن لە قورئانە لە سوورەتی عنکەبوتە خوای پەروەردگار لە باسی ئەوانەی کە لە ڕۆژی قیامەتە ڕووەکەنە خوای پەروەردگار دەڵێن خوای پەروەردگار ئێمە مۆڵەتت نەدان ئەوەنە بمێنەوە لە دنیادا تاوەی چاو بکەینەوە بزانین چی بکەین خوای پەروەردگار وەڵامیان داتەوە بەچێ بە ئەهلی علم ئەمەش هەر فەزڵ گەورەیە بۆ ئەهلی علم بە ئەهلی علم وەڵامیان داتەوە ئەفەرمێن نەخێرمانەوە و پەیامیشتان بۆ هات ڕێگاشتان بۆ ڕووناکرایەوە پێتان وترا ئەوە ڕێگای هیدایەت و خواناسیە و بەرەو سەعادەت و بەختەوەریەتان بە ئەوەش ڕێگای گومڕایی و سلێشەواویە بەرەو جەهەنەم و بەرەو خراپترین شوێنتان بە ئەمانە لە ڕێکیەوە لە ڕێی زانایانەوە یان مەسەلەن پێغەمبەری خوا کە فەرمووی العلماء وەرەثەة الأنبیاء ئەمە ڕێز و تەقدیرە بۆ عولەمایان بۆ زانایانی ئەهلی علم بۆیە بەڕاستی قورئانی پیرۆز ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ ئاەتەکانی قورئان بۆ فەرمایشتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زۆرن ئەو ئاەت و حەدیثانی کە باسی فەزڵ و گەورەی زانایانەکەن گرنگە ئێمە لە هەموو شتێکمانە بگەڕێنەوە بۆ قورئان بۆ فەرمایشتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەڵێ ئەی سیفاتی زانایان چییە کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ زانایان میراتگری پێغەمبەرانن کۆمەڵێ سیفات و مەرجانەیە خۆ مەرج نییە هەر کەسێک کە
بۆ نمونە تەفسیرێکی نووسی بێتە زانا مەرجێنەر کەسێ مێزەرێکی لەسەر کرد پێی بوو گوترێ زانا لەوەچە بە درێژایی مێژووی ئیسلام هەزارەها کەسمان هەموو لە بەردەم دەرگای تاغوت و ستەمکارانە وەساون بۆ دژایەتی ئەهلی عیلم بۆ دژایەتی ئەوانەی کە وەکو ئیمامی ئەحمەد و حوسێنی کوڕی عەلی و ئەم پیاوە بەرزانە بیریان کردوەوە کەواتە ئەبێ ئێمە کۆمەڵێن ناسێنەرەوە و جیاکەرەوەمان هەبێ بتوانین پیاوێکی ڕێزداری خاوەن عیلمی ڕاستگۆ لەگەڵ پیاوێک کە عیلمەکەی بۆ خزمەتی تاغوت و حاکم ڕەزا قورسەکان داناوە ئەبێ جیای بکەنەوە ئەو سیفەتانە کامانن کە عالمانی باش عالمانی بۆ خوا سوڵحاو لە کەسانی تر جیا ئەکاتەوە بێگومان صفاتەکانی ئەهلی عیلم ئەو صفاتانی کە زانایانی بۆ خوا سوڵحاوی ئەوانەی کە کار بە عیلمەکانەکەن پێی ئەناسرێتەوە تووسێ صفاتی بەرجەستە هەن گرنگەوە لەم پەیامەوە ئاراستی هەموو بینەرانیەکەین و عولەما و زانایانیش بەڕاستی و بیریانینەوە یەکێک لەو شتانە ئەوەیە کە لا یەخشەونە ئەحەدەن ئیلا الله زانای ڕاست و دروست خاوەن عیلمەکان ئەوانن کە لە غێری خوا لە هیچ ناترسن لە بەیانکردنی حەق لە دەربڕینی حەق و ڕاستی لە گەیاندنی ئەو پەیامەی خوا چونکە خوای پەروەردگارە فەرمێ الذين يبلغون رسالات الله لا يخشون أحدا ويخشونه ولا يخشون أحدا إلا الله ئەوانەی کە دەیانوێت تەبلیغاتی پەیامی خوا بکەن پەیامی خوای پەروەردگار قورئان و فەرمایشتی پێغەمبەری خوا بە خەڵکی بگێرن تەنها لە خوا ترسن ولا يخافون لومة لائم لە لۆمەی لۆمەکاران ناترسن ئەوەی حەقیقەت و ڕاستی بێ ئەوەی کە پێویستکان لە هەر قۆناغێکدا ئەویش دیارە گەیاندنی حەق و ڕاستیش کاتی خۆی هەیە شوێنی خۆی هەیە شێواز و میکانیزمی خۆی هەیە بۆ گەیاندنی بەڵام گرنگە تەنها ترسی لە خوای پەروەردگار بێ تەنها لە خوای پەروەردگار بترسێ چونکە خوای پەروەردگار کافیە بۆ ئەوی کە پشتیوانی بکە کە هاوکاری بکە و بیشی پارێزێ ئەمە یەکێک لەو خاڵانین کە گرنگە زانایانی ئێمە لە غەیری خوا لە هیچ شتێکی تر نەترسن ئەمە خاڵی یەک خاڵی دوو کاتێک تەبلیغاتەکەن کاتێک کە دەعوە بانەواز دەکەن ئەبێت لەسەر بەسیرەت بێ ئەبێت بە عیلم و سەقافەت تێگەیشتن بێ خوای پەروەردگارە فەرمێ قل هذه سبيلي بە پێغەمبەرە فەرمێ عەلەیهی الصلاة والسلام ئەی محەممەد بڵێ ئەمە ڕێگای منە ئەدعو إلى الله خەڵکی بان کەم بۆ لای خوا على بەسیرە لەسەر بەرچاوڕوونی خاڵی یەکەم ئەمە ڕێگاکەی منە دووەم خەڵکی بۆ لای خوا بان کەم سێهەم بڕێبازێک بە شێوازێک کە بەرچاوڕوونیان دەمێت کە لەسەر بەسیرەتە یعنی بە پێی بەڵگە و بە پێی بە شتێک کە قەناعەت بە بەرامبەری خۆی بکە ئەنا ومن اتبعنی و منیش و شوێن کەوتوانیشم پێغەمبەری خوا فەرمێ تۆیش و شوێن کەوتوانیش دەبێت خەڵکی بۆ لای خوا لەسەر بەسیرەت بان بکەن وسبحان الله وما أنا من المشركين وبنا باكو بيغدي بو خوا كي اما لوانا نينكا برياريان داو كشريك بو خواي پروردگار قرار بدن اما خالدو خالي يكم نترسانا لغيري خواي پروردگار خالدو اوي لسد بسيط خلطي بانكن خالي سيميان اوي زانياني اما بهيت شويك لبرانبر گياندني حقيقتا لبرانبر گياندني ديني خواي پروردگار داواي اجر و پاداش دخلتي نكن چونك اجريان لا خواي پروردگار وجاء من أقصى المدينة رجل يسعى قال يا قوم اتبعوا المرسلين اتبعوا من لا يسألكم أجرا وهم مهتدون طبعا لسورة ياسين خواي پروردگار أفرمي إذ أرسلنا إليهم اثنين فكذبوهما فعززنا بثالث ليكاد دا خواي سبحانه وتعالى دو پیغمبری ناردوا بو قومك بدرویان خستنوا باوریان پێنەکردن شوێنیان نەکەوتن خوای سبحانه وتعالى فەرمێ فعززنا بثالث سێمیشمان نار بۆچی بۆ هاوکاری پشتیوانی ئەوان هێشتا هەر بە درۆیان نەخستنەوە پیاوێک لە دوورەوە هات ئەبینێ خەڵکی دەورەیان داون و گاڵتەیان پێکەن و باوەڕیان پێ ناکەن فەرمووی وجاء من أقصى المدينة رجل يسعى پیاوێک لەو سەری دێوە یان لەو سەری شارەکەوە مەدینە بە معنای دێش و معنای شاریش دێ هاتووە ئەفەرمێ ڕووی کردە خەڵکەکە وتی يا قومي اتبعوا المرسلين بكون شوين ام پیغمبرانا اتبعوا من لا يسألكم أجرا بكون شوين كساني كأوان هيش تغليه وداوا ناكن داواي هيش پاداش تغليه وناكن داواي پاداشتي مادي معنوي ليه وناكن اتبعوا من لا يسألكم أجرا وهم مهتدون أوان يعني الرقاب وإيوه الرنكنوا هداية تامدن أما دو سي صفاتا دو صفات سي صفاتي برجستيا گرنگ زانیانی ئێمە لە خۆیاندا بیان ڕازێننەوە بەرجەستیان بکەن و لە ژیانی ڕۆژانەیاندا لە نەشرکردن و گەیاندنی علم و سەقافۆ تێگەشتنی کە خوا پێی بەخشیون کە نیعمەتێک لە نعمەتەکانی خوا هەوڵ بدەن ئەو صفاتە لە خۆیانە بەرجەستە بکەن. مامۆستا بوونی حیکمت و
حکمت لە ژیانی زانایاندا لە گەیاندنی بانگەوازی خوایە لە بانکردنی خەڵکە لە ژیانیاندا تا چ ڕادەیە گرنگ حکمت چه گرنگی و پێگەیەکیە لە ژیانی زانایاندا بێگومان حکمت ئەگەر حکمت بەکار نێنین لە هەر ئیشێکە ئەو ئیشە سەقەت دەرەچێ نقصان دەرەچێ نەتیجەی نابێ بەرهەمی نابێ سیفاتەکانی ئەهلی عیلم حکمت بەکارهێنانی حکمەتە خوای گەورە پێغەمبەر فەرمی ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة أي محمد خەڵکی بان کرد بۆ لای خوا بە حکمت و دانایی خەڵکی بان بکە هەر نمونەیەکی بەسیط کاتێکە پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام وفاتی کردووە ئەبێ مسلمانان چەند شپرزە بوو بن چەند بێتاقەت بن بە ناوچوونی پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام بەڕادەیەک کە ئیمامی عومەر ئەفەرمێ هەر کەسێک بڵێ محەممەد وفاتی کردووە لە گردنی ئەدەم بەڵام ئەبوبەکری سەدیق لەو کانیاوەی لەو دەریایی کە پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام فێری کردووە و فێری ئەو حکمت و دانایی کردووە ئەڕواتە سەر منبەر و ئەفەرمێ من كان يعبد محمدا فإن محمدا قد مات ئەوەی محەممەدی ئەپەرست بەڕاستی محەممەد مردووە ومن كان يعبد الله فإن الله حي لا يموت هەر کەسیش دەیەوێ خوای پەروەردگار پەرستێ خوای پەروەردگار هەر باقیە و ئەمێنێ ئەمە چی دەرەخا ئەمە حکمت و دانایی ئەبوبەکری سەدیق خەلیفە و جێنشینی یەکەمی پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام دەرەخا کە بەڕاستی بەڵێ حکمەتیش یەکێکە لە صفاتەکانی ئەهلی عیلم هەروەکو چۆن نەترسان لە غەیری خوا هەروەکو چۆن لەسەر بەسیرەت دەعوە بکەن هەروەکو چۆن کە ئەبێ لە بەرامبەر دەعوە و بانگەوازە هیچ چاوەڕێی هیچ پاداشتێک لە خەڵکی نەکەن و ئاواشە بێ بەڕاستی حکمت و داناییشیان هەبێ بۆ ئەوەی دەعوەکەیان بەرهەمی هەبێ خەڵکی لە دەوریان کۆ بێتەوە گوێڕایاڵیان بکەن بۆ شێوازی کە خوا و پێغەمبەری خوا داوای کردووە مامۆستا وریام جەنابێت سەرەتا ئاماژەت بەوە کرد کە منداڵ هەر لە ساتی لەدایک بوونیەوە کە بانگە درێ بە گوێیدا تا ئەو ساتێک کە ئیدی تەسلیمی خاک و گۆڕەکرێ وەکوڵێ مامۆستای ئاینی زانایان ئەهلی عیلم لە خزمەتی ئەم مرۆڤەدا خوای گەورە وەکو ڕێنیشان دەرێ وەکو یارمەتی دەرێک بۆ مرۆڤیان نردووە بەردەوام پەیامی خۆیان بیر بخەنەوە من نەپرسم بە شێوەیەکی گشتی ئەرکی زانا لە کۆمەلگەدا چییە زانا چ ڕۆڵێ ئەگێڕێت لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی سیاسیەوە زۆرجا بۆ منە مامۆستای ئاینی ئەوەی کە مامۆستای ئاینی توانیوێتی یا ئەهلی عیلم توانێت لە کوژانەوەی کێشەیەکی گەورەی کۆمەڵایەتیە لە چارەسەرکردنی بۆ نمونە کێشە سیاسیەکان هەتا لە پێشڕەویکردنی شۆڕشەکانی کووردا ئێمە ئەوەی کە زانایانی کورد مێزەر بەسەرەکان ڕۆڵیان هەبووە هیچ کاتێک کەسانی تر نەیانتوانێت مەبەستمە بپرسم لە نێو کۆمەڵگەدا زانایانی ئیسلام ئەوانەی کە خاوەنی عیلمن چ ڕۆڵ و پێگە و ئەرکێکیان کەوێت سەرشان بەڕاستی زانایان ئەرکیان زۆر قوسە لە نێو کۆمەلگادا پێویستە خۆشیان دەرک بەوە بکەن وەکو کەسێکی سادە و ئاسایی خۆیان تەماشا نەکرد جا من ئەگەر دەرفەت هەبێ ئیشارە بە کۆمەڵی خاڵەکەم لە ئەرکی زانایان کە چه ئەرکێکیان لە ئەستۆیە یەکێک لەو ئەرکانە مامۆستای ئاینی خاوەن علم و سەقافە و تێگەیشتن ئەوەی زانست و زانیارێکی خوا پێی بەخشیوە نابێ مەیدانی مشهور خواردنی خەڵکی چۆڵکا بۆ خەڵکی تر ئەبێ هەمیشە لەگەڵ ئێش و ژانی خەڵکا بێ ئەبێ هەمیشە لەگەڵ ناڕەحەتی و معاناتی خەڵکیە بژی خۆی لە خەڵکی گیا نەکاتەوە چونکە هەر کاتێک ئەو مەیدانی چۆڵ کرد ئەو بەڕاستی ستەمی لە خۆی کردووە وەستەمیشی لە خەڵکی زۆر کۆلەهینیشی نەکەی بەڵام سریەکەی کە پێغەمبەران یەکێک وەکو پێغەمبەر یونس کاتێک کە مەیدانەکە شۆڵەکە خوای گەورە لۆمە و سەرزەنشتیەکە بەتەکید کاتێک کە پێغەمبەر یونس يعني حتى خوای گەورە لە قورئانە لە سوورەتی صافات کۆمەڵێک ئاەتی هێناوە لە باسی پێغەمبەر یونسە ئەفەرمێ فلولا أنه كان من المسبحين للبث في بطنه إلى يوم يبعثون ئەگەر تەسبیحاتی نەکردایە ینی علەما ئەفەرمون ئەگەر لە نێو تاریکایی ئاسمان و تاریکایی شەو و تاریکایی ناو بەحرە لە نێو ئەم سێ تاریکاییە لە نێو تاریکایی سکینە هەنگەشە ئەفەرمێ ئەگەر ئیعادە نەزەری لە خۆی نەکردایە یعنی دانی بەهەڵی خۆی نەگەڕێتەوە بۆ مەیدانەکە يعني خوای پەروەردگار لۆمەی کردووە کە نابێ ئەبێ تەحملی معاناتی خەڵکی بکەیت لەگەڵیانە بمێنیتەوە تەحملی ئێش و ئازاریان بکەیت نەک بەجێیان بێڵی بڕێیت بۆیە بەڕاستی زانایانی ئاینی مامۆستایانێک کە خوای گەورە ئەو شەڕەفەی پێبەخشیون خاوەنی علم و زانست و زانیارین نابێ ئەو مەیدانە چۆڵکن مەیدانی مشهور خواردنی خەڵکی مەیدانێک کە پێویستی بەوە هەیە کە بەدەم خەڵکەوە بێ بەدەم ئێش و ئازار و مێنتەکانی خەڵکەوە بێت چونکە گەر چۆڵی کرد ئەو کاتە ستەمی لە خۆی و لە خەڵکیش کردووە کاتە خەڵکی نەزانی جێگەیەوەگرێتەوە کۆمەڵگە بەرەو هەڵدێران بەتەکید یەکێکتر لەوانە کە ئەرکی زانایانە بەڕاستی لە چاکەی پیاوانی دین لە چاکەی کەسانێک کە ئەهلی علمن کەسانێکە نابێ بەڕاستی هەڵەوکەم و کوڕیان زۆر بێ بێگومان مرۆڤەکان ئەکرێت تووشی هەڵەوکەم و کوڕی بن معەڕەزن بۆ ئەوە بەڵام ناکرێت کەسێک کە دیارە لە ناو کۆمەڵگا
بەردەوام عیب و نقصانیەکانی پێوە دیار بێ. یەکێک لە عولەمانە فەرمێن لە فەزڵ و گەورەی زانایان ئەوەیە کە عیبەکانی بە پەنجەی دەست بژمێردرێن، یعنی ئەوەندە کەم بن. پێغەمبەری خوا فەرمێن كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون. هەموو مرۆڤەکان تووشی هەڵا بن، بەڵام باشترین ئەوانە کە گەڕێنە بۆ لای خوا، چونکە زانا وەکو چۆن پەڵەهەورێکی سپی ئەبینێ کە خاڵێکی ڕەشی تیابێ دیارە. ئەگەر پەڕەیەکی سپی لاپەڕەیەکی سپی ببینە یەک خاڵی ڕەشی تیابێ دیارە. زاناش ئاوایە. بۆیە زانایان ئەبێ بەڕاستی هەڵەو کەم و کوڕی لە هەموو کەسێکە ئەبێ لە پێغەمبەرانیشە هەبووە، بەڵام گرنگ ئەوەیە زانایەک ئەگەر هەڵەیەکی بە لێ دەرکەوت اعتراف بە هەڵەو کەم و کوڕیەکەی خۆی بکە. الاعتراف بالخطيئة فضيلة. بەڕاستی فەضڵ و گەورەیە بۆ کەسێکە اعتراف دان بنێ بە هەڵەو کەم و کوڕی خۆیان. خاڵێکی ترکە بەڕاستی زانایانی ئیسلام مسلمان زانانی مسلمان دەبێ نابێت تعەسوب و دەمارگیری بۆ لایەنێک بۆ شوێنێک یان با بڵێن بۆ مەزهەبێک بۆ ئیمامێک بۆ بەرنام و بەرنامەیە کە لە غێری بەرنامی خۆی پەروەردگارە بێ. بۆیە ئەم تعەسوب و دەمارگیریە وای لە یەکە جاری وا هەیە حەدیثێکی ضعیف ئیعلانەکە بەیانێکە بۆ خەڵک بە صەحیحی پیشانەدا. لە هەمان کاتدا ئیمامی مالک ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ كل يؤخذ من قوله ويرد عليه إلا صاحب هذا القبر. ئەفەرمێ هەموو قسەی هەموو کەسێک ئەکرێ لێی وەرگری ئەکرێ ڕەدیشی کەیتەوە بیشی دێتەوە بە خاوەنی وەریشی نەگری بێجگەل لە قسەی خاوەنی ئەم قەبرەکەمە بەسی پێی پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وەسەلام. یان خاڵێکی تر کە گرنگە بۆ زانایان هەر کاتێک کە پرسیارێکی لێ ئەکرێ سەبارەت بە هەر شتێک ئەحکامێکی شەرعیە یان پرسیارێکی شەرعی شتێک دێتە پێشەوە سەبارەت بە تەلاقە سەبارەت بە میراسە سەبارەت بە هەر حکمێک هەر شتێکی تر هەیە ئەگەر علم و زانیاری لەسەری نەبوو باشتر وایە بڵێ نازانم لا ئەدری یان نازانم یا چونکە عولەما هەندێکیان فەرموون لا ئەدری و لا ئەعلەم ئەمانەش بۆ خۆی علمە. ئیمامی مالک 32 پرسیاریان لێ کردووە 16 جواب داوەتەوە 16 وەڵام داوەتەوە. ئەمەش خۆ ئیمامێکی گەورە بووە ڕەنگە علم و سەقافەتی گەشتنیشی لەو ئاستا بوو بێ، بەڵام ئەمە دەرس و پند و ئامۆژگاریە بۆ زانایانی دوای خۆی. خاڵێکی ترکە گرنگە بەلامەوە ئیشارەی پێ بکەم زانا لە هەر ئاستێکدا هەبێ عالمی هەرچەند گەورە بێ دوای نمونە لەو زانانی کە ئیشارەت پێکرد لە پێشەکێکە ئیشارەی پێکەین نابێ بەڕاستی مستەغنی بێ لە علم نابێ پێی وابێ کە ئیتر ئەو مادەم مێزەرێکی بەسەرەوەی و لە مینبەری پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پێویستی بە علم و سەقافەتی گەیشتن نییە. وفوق كل ذي علم عليم خوا فەرمێن لەسەروی هەموو علم و زانستێکەوە زانستێکی تر هەیە. و هەروەها خوای پەروەردگار داوای لە هیچ شتێک لە پێغەمبەری خوا نەکردووە داوای زیاد بوون کە بێجگەلەوەی کە ئەفەرمێ وەقل ربی زیدنی علما ئەی محەممەد داوای بکە کە علم و زانیاری زیاتر بکەم. بۆیە دووشت ئینسان نابێت لێیان تێر بخوا کە ئەمە ئەوە حەدیثە طبیعەتی بەشەر وایە یەکێک لەوانە علمە یەکێک لەوانە ماڵی دنیاە. کەسێک کە ماڵی سەروت سامانی دنیاگە پڕ شیوێک ئاڵتون و زیوێ بەپێی فەرمایش پێغەمبەر داوایەکی ترەکە. خاڵێکی تر بەڕاستی هەر لەسەر ئەوە پرسیار کرا لە عەبدوڵای کوڕی مبارەک ڕەحمەتی خوای لێبێ پێیان وت ئەگەر تۆ دوای مردن زیندوو بکرێتەوە چی ئەەکەی؟ فەرمووی ئوطلب العلم حتى يأتيني ملك الموت مرة ثانية. ئەگەڕێم بە دوای علم و زانستە هەتا جارێکی تر سەر لە نوێ مەلەک الموت فریشتە گیان کێشان دێتەوە گیانمە کێشێ. پرسیاریان کرد لە سقرات ئەو هەموو علمت لەکوێ هێناوە؟ بۆیە زانایانەوێ بەڕاستی ئەلەم شتە جوانانە لە خۆیان نابەرجەستە بکەن مستەغنی نەبن لە علم بە دوای علما بگەڕێن. وتیان ئەو هەموو علمت لەکوێ هێناوە؟ ئەویش لە وەڵاما وتی بە ئەندازەی ئەوەی کە تۆ ئاوت خواردوێتەوە من زەیتم بەکارهێناوە. ئەو کاتە نەوت نەبووە زەیت کراوەتە چرایەکی پڵیتەیەکی بۆ دانراوە ڕووناکیێکی پێبەخشیوە خەریکی نووسین بۆ یان خەریکی خوێندنەوە بووە. بۆیە ئاخر شت کە لە خزمەتتانە باسی بکەم زانایان پێویستە لە بەردەم حەقدا هەمیشە متەواضع بن. هەر کەسێک حەقێکیان بۆ ئەداکە بە سنگێکی فراوانەوە وەریگرن. انظر إلى ما قال ولا تنظر إلى من قال. گوێ بۆ ئەوە مەگرە زانن کێ وتوێتی بزانە ئەو شتە کەوتراوە چییە ئەگەر حەقیقەت و ڕاستیبی وەریگرن. خاڵێکی تر کە زۆر گرنگە زانایانی ئێمە لە خۆیان نابەرجەستەی بکەن شارەزابوون لەو واقع و کۆمەڵگایی خۆیان. فقهی واقع زۆر گرنگە. ئیمام ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوا لێ بێ فەرمێ من لم يكن عالما بزمانه فهو جاهل. هەر کەسێ علم و زانست و زانیاری بەو قۆناغە و بۆ ئەو ژینگەیی خۆی نەبێ بەڕاستی ئەوە نەزان و جاهلە. بۆیە بەڕاستی زانایانی ئێمە گرنگە فقهی واقعیان هەبێ و بزانن چۆن ئەو پەیامی خوای پەروەردگار بگەێن بە دەوروبەریان. زۆر باشە مامۆستا هەر یەکێکی دیکە لە ئەرکەکانی زانای ئاینی تا چەند
عیلمەکەی نەخاتە خزمەتی بەرژەوەندی خۆیەوە تا چەنام عیلمە نەکاتە پردێک بۆ ئەوی بگاتە بەرژەوەندێکی دنیای خۆی بەسەراتێکە دەگوترەیەکە لە زانات باشەکانی ئەم ئومەتە لەگەڵ خزمەتکارێکە لەگەڵ کوڕێکی خۆیان دەچێتە دوکانێکی قماش فرۆشیەوە و داوای چەند مەترێ قماشەکەن دوای مەعاملەیەکی زۆر و ئەمە کابرای دوکاندار نایدا ئەو کەسێک کە لەگەڵ ئەڵێ ئەی نازانی ئەمە فلانە کەسی عالمە زاناکەش دەڵێ با بڕۆینە دەرەوە من هاتووم شتێ بکڕم نەگاتوم دینەکەم بفرۆشم چۆن بۆ نمونە زانای ئاینی کە ئەچێتە بازاڕەوە ئەچێتە نێو پاسێکەوە ئەم دین و سەر و سیمایی کە ئیسلام پێی بەخشیوە بۆی عیلمەکەوە نەیکاتە ئیمتیازێک نەیکاتە شتێک بۆ بەدەزێنانی تەنانەت کورسی نێو پاسێکیش کە قبولی نەکا فەقیرێک کوڕێکی هەژار یام ئافرەتی هەستێتەوە لەبەری چۆن عیلم نەبێتە سەبەبی ئەوەی مرۆڤێک بۆ بەرژەوەندی خۆی بەکاری بێنێ بێگومان عیلم نابێت بێتە هۆکاری ئەوەی کە خاوەنەکەی پێ معجب بێ پێی وابێ کە ئیتر جیاوازە لە خەڵکی تر بەداخەوە کە ئەوواڵێن لە نێو هەندێک لە زانایانی ئەماوە بەدی ئەکرێ یعنی پێیان وایە زۆر جیاوازن لە کۆمەڵگا چونکە کۆمەڵگا پێویستی بەوانە نە کۆمەڵگا چەند پێویستی بەوە ئەویش پێویستی بە کۆمەڵگا هەیە و هەروەها هەر شتێکیش کە ئەدایەکە من کە ئەم شتانە بۆ بەیانەکەم لەم کەناڵەوە خەڵک سێری منەکە بزانێ ئەو شتان تا چەند لە خۆما جێبەجێکەم بەرجەستەم کردوون لە خۆمدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام مەفهومی هەموو لایەکە و معلومە کاتێک کە ئافرەتێک ئەڕوا بۆ لای مناڵێکی پێ ئەم مناڵەت دەموچاوی هەمووی پڕێتی لە زیبکە و لە زام و لە برین و ئەڕواتە خزمەتی پێغەمبەری خوا لەو سەری مەدینەوە هاتووە چەند ڕێگای بڕیوە بەڵام پێغەمبەری خوا فەرمێ بڕۆ کاتێکی تر وەرەوە یا پێ فەرمێ ئەگەر بەیانیە بڕۆ عەسر وەرەوە یان عەسر بڕۆ بەیانی وەرەوە کاتێک لە کاتی خۆیان دێتەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پێڵێ ئەم مناڵەی تۆ با خورما نەخوا چارەسەری ئەم برینانەی ئەو تەناوی خورما نەخوا ئەویش دەڵێ پێغەمبەری خوا من دوێنێ ئەو هەموو ڕێگایان بڕیوە بۆ دوێنێ پێت نەوتم پێغەمبەری خوا فەرمی کاتێک کە تۆ هاتی خورما لە بەدەستمە بوو خورما مەخوار ناکرێ من خۆم خورما بخۆم و بڵێم بە تۆ با مناڵەکەت خورما نەخوا یعنی زانایانی ئاینی بەڕاستی گرنگە ئەوەی کە بەیانیەکەن بۆ خەڵک لە خۆیانە لە ماڵ و مناڵیانە ئەوەندەی کە پێیان نەکرێت لەو دەوروبەرەی خۆیانە تەطبیقیکەن جێبەجێ بکەن بۆی قسەکەیان باشتر وەرگیرێ یعنی دوو کەس جاری وای هەیە دوو خەتیب دوو مامۆستای ئاینی وتار پێشکەشەکەن لە وتاری هەردووکیانە بەشداری کردووە لە ڕووی بەهێزیەوە لە ڕووی ئاەت و فەرموودەوە لە ڕووی چیرۆک و داستانەوە هەردووکیان وەکو یەکوان بەڵام یەکیان کاریگەی ئێستا دڵی تۆ کردووە ئەمە هۆکارەکەی پەیوەندی ئەوە لەگەڵ خوای پەروەردگار زۆر باش مامۆستا ئەدی ئەرکی کۆمەڵگە و خەڵک بەرامبەر بە زانای ئاینی چییە بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەو چەند هاوڵێکی خۆی نارد بۆ بڵاوکردنەوەی بانگەوازی ئیسلام ئەو بوو لەو نزیک بیرەکەدا شەهیدیانکردن تا مانگێکیش بۆ قونوتی خوێن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر پێی ناڕەحەت بوو کەوا کۆمەڵگەیەکی نەزان و جاهیل بەرامبەر بە زانایانێک هەمویان حافظ قورئان ئاوا ئەجوڵێنەوە لەم سەردەمەشە ئەبینین لە ئێستاە بۆ منە زانای ئاینی بووەتە نیشانە بۆ گولەی ناحەزانی ئیسلام هەر ڕۆژەی بۆ منە زانایەکی ئاینیمان لێ تیرۆرەکرێت سوکایەتی پێکرێت ڕیشی مبارەکی ئەسووتێنێت لە ئەرک و واجبات و مینبەری خۆی دوورەخرێتەوە با ئێمە بپرسین ئەرکی جەماوەر و کۆمەڵگە بەرامبەر بە زانای ئاینی چییە چۆن ڕێزی ئەرکی جەماوەر ئەرکی کۆمەڵگا بەرامبەر بە زانایانی ئاینی ئەوەیە کە بەڕاستیە بێ بەڕێزەوە تەماشایان بکەن حرمەتیان بگرن و ئەبێ حەسانەشیە بێ زانای ئاینی یعنی نابێ بەڕاستی بێڕێز تەماشا بکرێت بەداخەوە لێرە و لەوێ بەرگوێمانەکەوێ بەرچاومانەکەوێت لە کوردستانی خۆمانە کە ئیتر کوردستان ئێمە لە چاو پارچەکانی تری کوردستانی ترا کوردستانی گەورە لە ڕووی دینداری و وعیبوونیانەوە زۆر بەرەو پێشچوون بەڵام بینی ڕۆژێک لە کەرکووک ڕۆژێک لە هەولێر ڕۆژێک لە قەڵاتجێ ڕۆژێکی تر لە شوێنی تر مامۆستای ئاینی بەرگولە ئەدرێ و ئەکوژرێ و شەهید دەکرێت ئەمە بێڕێزیە بەرامبەر بە زانای ئاینی ئەکرێ بۆیە بەڕاستی یەکێک لەوانە کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لە ئێمە نییە کەسێک کە بە چاوی ڕێز و تەقدیرەوە سەیری سەروی خۆی نەکا پیاوە بە تەمەن و ڕیشسپیەکان و بە چاوی بەزەوی سەیری مناڵەکان نەکا و حەق و مافی زاناکانیش نەدەن ئەمە حەدیثی صحیحە حەق و مافی زاناژەوەیە کە بەڕاستی ڕێزی لێ بگیرێ حرمەتی بگیرێ بەو ئەندازەیە کە پێویستکە یعنی مامۆستایەکی ئاینی کە لە منبەرێکە حەقیقەت بۆ ئێمە بەیانەکە و ڕوونیەکاتەوە ئەبێ بەڕاستی بەو ئەندازەیەش ڕێز لێ بگیرێکە ئەوە شوێنکەوتی پێغەمبەری خوایە لە منبەری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەستاوە بەیانی حەقێکە کاکە وەکو چۆنەوە فەرجی عینەکە هەموو کەس ناکرێت هەموو کەس بڕاتە منبەرێک و وتار بدا بەڵام ئەو چووەتە ئەویا کۆمەڵێک کاری گەورەی لە ئەستۆ گرتووە کە لە کۆڵی خەڵکی تر کەوتووە ئەبێ بەڕاستی مسلمانان و کۆمەڵگای مسلمانانی بە چاوی ڕێزەوە تەماشای زانایان بکەن
زۆر باش مامۆستا بەر لەوەی بچینە لای ئەو نمونەی کەڵەزانە و پیا و مەردانی کە لە پێشەکەدا ئاماژەم پێدا کە عیلم چۆن بەرزیکردنەوە ئەوانی چۆن سەری میلەتەکەی خۆیان بەرز کردو. پێم خۆشە باز لە پێگەی عیلم بکەین لە نێو کۆمەڵگەی کوردەواریە لە ڕابردووە وەکو ئەڵێ خەڵک بەر لە دروستکردنەوەی خانووی خۆی دوای تۆپباران و وێرانکردن خەڵی ئەدا مزگەوتەکان دروست بکاتەوە. هەموو خەڵکێ لە پەنای کانی و جۆبارێکدا هەوڵی ئەدا بەردە نوێژەیە دروست بکە. ئەچوون لە شارەکانەوە فەقییان هێنا بۆ مزگەوتەکانیان لەسەر بژێوی خۆیان فەقییان ئەژیان بۆ حوجرەیان بۆ ئەکردنەوە خزمەتی زانایانیان ئەکرد. چۆن میلەتی کورد لە گرنگی و بایەخی ئەم گەوهرەی کە پێی دەگوتێ عیلم سەیری کردووە و چۆن لەمە تێگەشتووە و پێگەی زانست و زانیاری لە نێو کۆمەڵگەی کوردەواریە چۆن بووە؟ بێگومان لە ڕابردووە پێگەی عیلم و زانیاری لە نێو کوردستانە لە نێو دێهات و شار و شارەشەکانی کوردستانە نرخ و بەهایەکی تایبەتی خۆی هەبووە و ئێستش سپاس بۆ خۆی پەروەردگار لە نێو کوردستانی ئێمە بە تایبەتتر زانایانی ئاینی ڕۆڵ و کاریگەری خۆیانیان هەیە. ئێستا من ئەزانم لە زۆربەی لە شوێنەکان خەریکە وردە مەدرسەی فەقێ و دروستبوونی فەقێ لە حوجرەکانان دروستە بێتەوە کە ئەمە گەڕانەوەیە بۆ ئەوەی کە لە حوجرەکانەوە پێگا بەڕاستی ئەو عیلم و سەقافەتی گەشتنە لە حوجرەکانەوە پێگا وەک ئەوەی نییە کە لە زانکۆکانە پێگا بەدەستێن بەداخەوەڵێم ئەمڕۆ زانکۆکانی هەرێمی کوردستان ئەو عیلم و زانستیان تیا نەماوە وەکو پێویست. بەڵام ئەتوانین بڵێن لە حوجرەکانە ئەوەی لە حوجرە پێگەی بێ نمونەی ئەو مامۆستا بەڕێزانین کە دوایی ئیشارەی پێگەین هەمووی دەرچووی قوتابخانە حوجرەکان بوون قوتابخانە شەرعیەکان بوون. بۆیە بەڕاستی گرنگە سەر لە نوێ جارێک تێمە بگەڕێنەوە بۆ ئەو دۆخە و ڕێزگەتن لە عیلم لە زانیاری و دروستکردنەوەی حوجرە و فەقێکان و مامۆستایەکی ئاینی ئەگەر کۆمەڵێک فەقێ لە دۆری خۆی بکاتەوە هەم عیلمەکەی لافەوتێ هەم کەسێک دەتوانێت یەکێک لەو فەقییانە لە مستەقبەلا شوێن کەوتوی ئەو بێ بتوانێت جێدەستی ئەو لە فەقێکانە دیار بێ و جێپێکەی پڕکاتەوە. ئەمە بەڕاستی ئەرکی زانایانەکە کاری جددی لەسەر بکەن کاری هەمومانە هەموو بانخوازان هەموو زانایان بە جددی ئیش لەسەرەوە بکەین کە سەر لە نوێجارێک تر نرخ و بایەخی زانیاری و ڕێزگەتن لە زانایان لە نێو کورد و لە نێو کوردستان و کۆمەلگای کوردیا زیاتر و زیاتر ڕنگ بداتەوە. زۆر باش مامۆستاوریا من کۆمەڵێ زانا و پیا و دانای تێگەیشتی کوردم هێناوە لێرە شاوەکو لە پێشەکە ئاماژەم پێدا کە ئەمانە بەڕاستی لە کۆمەلگەی کوردەواریان مێژوویەکیان بۆ خۆیان تۆمار کردووە و زانستێکیان بەخشیوە کەم کەس هەیە بتوانێت بەو حەقیقەت و زانستە بگە. من بە دیاریکراوی بۆیە ناوی ئەم کەسایەتە زۆر بە ڕێزانم هێناوە. من پێم وایە ئەمانە ڕاستەوخۆ چوون لە سەرچاوەی کانیاوی زوڵاڵی ئیسلامەوە ئەو عیلم و سەقافەتیان هێناوە گەڕاونەتەوە بۆ سەرچاوە سەرکیەکانی ئیسلام گەڕاونەتەوە بۆ سەردەمی یەکەمی ئیسلام کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم دینە چۆن بۆ ئەوان ئاوا هێناویانە. بۆیە زۆر بە دوای تەقلید و شوێن کەوتنی کوێرانەی کۆمەڵی خەڵکی تر نەگەشتووە. هەر بۆ منە هەر زانایە بەر لە خۆی چی هێناوە تا ئەگاتەوە ئەمەویەکان ئەم زانایان هەوڵیان داوە ئەمەویەکانی تێپەڕکەن بگەنەوە بۆ خودی سەرچاوی سەر یەکەمی ئیسلام. ئەو زانایان پێم خۆشە ناوەکانیان بڵێم و جەنابیشت ئاماژەیەکی خێرایان پێ بکەیت چۆن توانیویانە ئاوا بەو شێوە بگەنە ئەو حەقیقەت و زانستەی کە ئێستا ئێمە باسیەکەین. مەلای گەورەی کۆیە و مامۆستا سەعیدی نورسی و کاک ئەحمەدی موفتیزادە و مامۆستا ناسری سوبحانی و دکتۆر مستەفای زەڵمی ڕەحمەتی خوایان لێبێ. بێگومان پێشەوەی بچمە سەر چەمکی بەشێک لە ژیانی هەریەکێک لەم کەڵە پیاوانە لەم زانە گەورانە کە بەڕاستی مایی شانازین هەموو میلەتی کورد شانازیان پێوە بکە. ئێمە یەکێک لەو شانازیانەی کە قەولێکی ئیمامی غەزالی هەیە ڕەحمەتی خوای لێبێ لە ئیحیا ئولومالدینە فەرمێ فەرهەنگی ئیسلامی لەسەر چوار پایە وەستاوە. سیانیان زانایانی کوردن. ئەمە شاهدیدانێکی گەورەیە بەڕاستی. یعنی ئەمە شانازیەکە بۆ کورد فەرهەنگی ئیسلامی لەسەر چوار پایە وەستاوە سیانیان زانایانی کوردن. زانایانی شارە زوور کە مەبەست پێی کوردستانی ئێمەیە و زانایانی دینەوەری کە مەبەستی پێی تورکیا و سووریایە و زانایانی کرماشانی مەبەستی پێی کوردستانی ڕۆژهەڵاتە کوردستانی ئێرانە. ئەمە شتێکی جوان و بەلامەوە کە ئیشارەی پێ بکەم. بۆیە بەڕاستی ئێمە وەکو کورد وەکو میلەتی کورد حەق شانازی بەوە بکەین کە ئێمە خاوەنی کۆمەڵێک کەڵە پیاوی گەورە کە مێژوو ناوی تۆمارکردون زانای بەناوبانی یەکێک لەوانە کە ئیشارەت پێکرد مەلای گەورەی کۆیە مامۆستا مەلا محەممەد کە ناسراوە مەلای گەورەی کۆیە. ئەم پیاوە لە ساڵی 1976 لەدایکە بێ 1946 وەفاتەکە کە 67 ساڵ تەمەنیەتی. ئەم پیاوە بەڕێزا زانایەکی گەورە بووە لە سەردەمی خۆیان
شاعرێکی بەتوانا بووە ڕافەکاری قورآن بووە یعنی مفەسیری قورآن بووە یەکەمین مفەسیری قورآن لە نێو کوردی یەکەمین لەو باشوورە سەردەما و چاکساز بووە یعنی هەرەوە دانەنیشتووە بەس خەریکی خوێندن و نووسین و ئەوە بێ چاکساز بۆ لە نێو کۆمەڵگاشدا زانیانی ئەبێ بەڕاستی چاو لەو بکەن یعنی ئێستا ئەو هەموو گەندەڵی ئەبینین زانیانی ئاوین نابێ بێدەنگ بن بەرامبەر بە ئەوانەی کە زوڵ مستەم لە میلەتەکەی خۆیانەکەن لەو هەرێمی کوردستانە بە ئاشکرا کۆمەڵێک زوڵ مستەمی بەرجەستە ئەبینین یعنی زانیان نابێ بێدەنگ من بەڕاستی ئەرکی ئەوانە چۆن ئەرکی کۆمەڵێک لە حزابەکان ئێستا ڕوبەڕووی گەندەڵی وەستاونەتەوە ئەرکی زانایانی ئانیشە بەڕاستی پێشینانی ئێمە وایان کردووە ئەوە یەکێک لەوانە مەلای گەورەی کۆیە کە ناوداری میلەتی کوردە و هەروەها ڕەخنەگر بووە يعني زۆر طبيعي و ئاساییە کە ئێمە کار بەدەستێک لە مدیرناحیەکەوە قایمقامێکەوە پارێزگارێکەوە تا ئەگاتە سەرۆکی حکومەت ئەبێ بەڕاستی ئەگەر ڕەخنت لێ هەبێ زۆر بەڕاشکاوانە بەڵام ڕەخنەی بنیادنەر بە شێوازێک کە بنیادی بنین کە ڕاستی کەیتەوە بۆیە ئەم پیاوە بەڕێزە زانای گەورەی کۆیە مامۆستا مەلا محەممەدی گەورەی کۆیە فکرێکی زۆر ڕوون و ڕۆشنبیرێک بوو بە ئەندازەی ئەوەی کە عولەمایان ئەفەرمون ئەتوانی بڵێ بە پێشڕەوی ڕۆشنبیرانی کورددا بنرێ ئەوەندە پیاوێکی ڕۆشنبیر بووە بەردەوام فەقیه بۆ دەستی بە فەقیه وتوتەوە بەردەوام قازێتی کردووە میلەتی کردووە یەکێک بۆ لە دامەزرێنەرانی دروستکردنی دەوڵەتی عێراق لە ساڵی 1928 کارێکی تر زۆر گرنگ کە ئەو ئەنجامی داوە ئەوەیە کە یەکەمین کەسێک بووە لە سەردەمی خۆیان کە زۆر قسە و باسی لەسەر سربەستی ئافرەت کردووە یەکەمین کەسێک ئافرەت نێراوە بۆ بەرخێنەری خۆی بووە زۆر بە مامۆستاوریا لەبەرەوەی کاتی بەرنامەکەشم شتێکی وانەوە پێم خۆشە بە خێرایی باز لە زانایانی کورد بکەیت تیشکێ بخەیتە سەر ژیانیان بەداخەوە من نەمزانێک نکاتێکی زیاترمان بۆ زانایانی کوردان وڵا هەر بە کورتی ئیشارە بۆ سێ چوار زانایەکەم یەکێک لەوانە دکتۆر مستەفای زەڵمی لە ساڵی 2016 وفاتیکردن تەمەنی 92 ساڵ بوو ئەم پیاوە يعني ئەوەندە ماندوو بووە بە دوای علم و سەقاف و تێگەشتنە هەموو شارەکانی عێراق و ئێران گەڕاوە اینجا چووەتە میسر بەدەیان بەکالۆریۆس و ماستەر و دکتۆرای هێناوە لە ئاستێکی باڵا مەسەرن لە بواری یاسا لە بواری فقه لە بواری شەریعە لە بواری يعني لە بواری ئەحکامەکانی تەلاق و نیکاحە لە شەرقی ئەوسەد وێنەی نییە پیاوێک ئەوەندە گەورەیە حەقی خۆیەتی میلەتی کوردستان نازی پێوە بکە لە یەکێک لە ژیانەکەیان بەرچاوم کەوتووە لە ساڵەکانی ڕابردوو کە سەرەتای دەستپێکردنی خوێندنی بووە لە شاری پاوە ئەوانەی کە شارەزا بنەزانن لە کاتێکی زستانەکە بەفریش لە ئەرزا بووە دوو شەو ڕۆژ بەڕێوە بوو بۆ کوێ بۆ سەردەشت و مەهابات کە ئەوانەی شارەزا بنەزانن بە دوای عیلمە ناوبانگی مامۆستایەکی بیستووە کە خاوەنی عیلم و زانستێکی بەتوانای بۆی سوودی وەرگێت کە ڕۆشتوەتەوێ مامۆستا دەستی ناوە بەڕێوە جێی نەکردوێتەوە ناوئومێد بووە لەوێ هەنگاوی ناو بۆ شوێنی تر یعنی ئێستا کتێبەکانی لە جامیعەکانی مصر و لە جامیعەکانی ئەردەن و ئەندەنوسیا و یەمەن و عێراق و ئێستا منهەجی جامیعەکان نەخوێندن یەکێکی تر لەوانە مەسەرەن سەعیدی نوڕسی کە بەڕاستی ئەویش پیاوێکی بەتوانا بوو لە تورکیا لە کوردستانی تورکیا لە تەمەنی خۆیدا 130 کتێبی نووسیوە لە بوارەکانی وتەکان مەکتوبات بریسکەکان تیشکەکان پاشبەندەکان و بەڕاستی پیاوێک بووە ئەو تا مێژوو ناوی تۆمار کردووە پیاوێکی گەورە بووە کەسێکی وەکو مامۆستا ناسری سوبحانی گەنجێکی تەمەن 39 ساڵ بووە بەداخەوە مۆدای بەرنامەکان بەرەو کۆتایی ئەڕوا هەر بە کورتی ئیشارە پێەکەم لە دەیەکی نزیک پاوە لەدایکە بێ لە ساڵی 1951 لە ساڵی 1990 ئێران لە سێدارەی یاوە لە ڕۆژی جەژنی قوربانە لە تەمەنی لەم تەمەنی 39 ساڵیە مفەکرێکی گەورە کەسێک کە زۆر معجب بە قورئان خەریکی دراسەکردنی و وتبوونەوە لە ڕافەکردن و شیکردنەوەی ئاەتەکانی قورئانە معجب بووە بە بۆچوونەکانی سید قوتب بە بۆچوونەکانی ئەبوعەلای مەودودی پیاوێک بۆ کە چەندین نووسینی هەیە بەڵام سەرنجام ئەو تای ئەعدام کرا هەر بە کورتی ئیشارە بە کاک ئەحمەدی موفتیزادەش پیاوێکی گەورە بووە یەکێک بۆ لەوانەی کە مەدرسەی قورئان دامەزراندووە کە ئێستا پێوت ئەو کاتە مەدرسە قورئان بووە ئێستا مەکتەب قورئانە زۆر لەوانەی کە پێڕەوی بیر و بۆچوونەکانی ئێستش لە کوردستانی ڕۆژهەڵاتە هەر بەردەوام هەن و پیاوێکی بەتوانا بووە لە سنە لە سلێمانی لە بیارە لە مەریوان لە زۆربەی شوێنەکان خوێندوێتی ئەمە بە کورتی ئیشارەیەک بۆ ژیانی و کەڵەپیان خۆش بێ ئینشەڵا کێڵگەی کوردەواریش هەر پڕ بەرهەم بێ بۆ دروستکردنی ئەو زانایانەی کە میلەت پێویستی پێیانە خۆی گەورە پاداشی جەنابیش بداتەوە زۆر سپاس بۆ تا ئەم ساتەژ میوانی بەرنامی باسوخواز بووی زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ سپاس بۆ برایانی پشتی کامێرە و تەواوی ستافی ئەم بەرنامەیە کە بەڕێوە بن زۆر سپاستانەکەم دەستان خۆش بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئەم ساتە بینەری بەرنامی باسوخواز بوون تا بە یەگەیشتنەوەیکی تر بەخوای گەورە مێرەبانتان سپێرم خواتان لەگەڵ